تطلع هيك ما ادري يعني شو نسوي ما ادري مشموله زين مشمولات كفو منها والله ناتوانێت بە هیچ شێوێک لەبەر چی لەبەرەوە ئێمە لە مەجلیسی محافەزە کۆمەڵێ ینی ئینمان هەبوو چۆن لە کۆمەڵی لیژنەمان هەبوو یەک لەو لیژنانە لیژانی لیژنەی چاودێری بوو لیژنەی با بڵێن ئەوە بوو با بڵێن لیژنەی هەندەسە کە خۆی دەچوو سەی پرۆژەکانی دەکرد فەحسی دەکرد و تقریر لەسەر بەرزە کردەوە و لە کۆبنەوە مەجلیس محافەزە مناقەشە ئەکرا بەڵام ئێستاکۆ ئەوە نییە یعنی ئەو ئالیەتە نەماوە بەڕاستی لەبەرەوە عزوو مەجلیس عزوو پەرلەمان دێ ببوورە کە دێ بۆ کەرکووگیان بۆ دێ سێ مەشارەکانەکە ئاگای لەو شتانە نییە بەڕاستی بۆیە بە ئاسانی شتی تیا ئەکرێ بە ئاسانی با بڵێن ئەوە یعنی بە کوردیەکەی با بڵێن شتی تیا ئاخورێ مەجای ئەوەی تیا هەیە کە بەڕاستی شتی تیا چاپۆشی تیا بکریان با بڵێن کەم کوڕیتیا ئەنجام بدرێت بەبێ ئەوەی کەوا کەسێکش لێ پێچنەوە بکە ئەمە لە ئاخرە دەرئەکەوێتەوە بەڕاستی ئەم بڕیارە چەند بە هەڵە دراوە بە پەلەپەل بدراوە بۆ بەرژەوەندی سیاسی نخبەیەک بۆ لە عێراق گەڕەکە کوردیەکان بێبەشکراون و ئێمە تا کاتێکە لە مەجالیس بووین ڕۆژانە لە داکۆکیکردنا بووین لەوەی کەوا گەڕەکە کوردیەکان خزمەتیان بۆ بڕات و پرۆژیان بۆ بڕا بەڵام دەبینی لە کەرکووک ئەو پارە زۆرە یان ئەو داهاتە زۆری کە نزگەی 400 ملیارد دیناری عێراقیە وەکو چۆن لە بۆ پرۆژەکان بەڵام قسەی زۆر لەسرە بەڕاستی و حەقە بەڕاستی خەڵک ئەوەی شوێنانی کەەوە شتێکە بینێ بەڕاستی بگەنە بەر لایەنی پەیوەنددار وەکو نەزاهەوە ئەوانە دیارە بڕیارەی دراوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دوای هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان ئەبێ ئەندامانی ئەنجومەنی هەر پارێزگایەک ئەرکی بەدواداچوون و چاودێری ئەدای پارێزگاری ئەو شارە بکات ئێمەش وەکو ئەندامانی پەرلەماندیارە ئەبێ بەدواداچوون و چاودێری ئەدایی پارێزگاری کەرکووک بکەین بەڵام ئێمە هەندێک ئەرقەلە لە پێشمانە دیارە ئەوەی ئێمە ناتوانین جێگرەوەی ئەنجومەنی پارێزگا بین لەبەر ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتەکانی زیاتر بوو دایرەیەکی متەکامل بوو و مجالیان هەبوو و ئێمەش ئێستا دیارە ئەندامانی ئەنجومەنی مکەونی عەرەبی و تورکمانی و کوردی لێرە تا ئێستا نەگەیشتوونێتە ئالێتێ بۆی بتوانین ئیشەکان جێبەجێکەین دیارە ئەوانەی بەشێکیان کە ئەم ئیدارەی ئێستەیە کە پیان باشە ئەوها بەو شێوەیە بەڕێوە برا دیارە ئیدارەی ئێستا ملاحەزاتی زۆری لەسرە لە گەندەڵی لە ئیژنەکردن لە ئەوەی کە فەرق و جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان مکەونی شارەکەیە و ئێمە وەکو کورد دیارە ئەم شتانەمان خستۆتە بەرچاو و کارمان لەسەری کردووە خۆی ئەو بڕیارەی پەرلەمانی عێراق کە دەری کرد بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکان بڕیارێکی نادەستوری بوو لەبەرەوەی ناکرێتەوە دەسەڵاتی تەشریعی و ڕقابی یعنی دەسەڵاتی چاودێری هەڵبوەشێنیتەوە بەبێ ئەوەی بەدیلێکی بۆ دانەی ئەو پەرلەمانی عێراق و بڕیارەی لەژێر فشاری خۆپیشاندەراندا لە بارودۆخێکا و پەرلەمان لەژێر فشاری خۆپیشاندەران بوو بۆی هەم شەقام ڕازگاوم خۆی دەربازکە لەو قەیرانە هەستا بڕیارێکیدا بۆی ئەنجومەنی پارێزگاکانی هەڵوەشێنەوەی شەقام ڕازیکا لە کاتێکا کێشەی عێراق و کێشەی خۆپیشاندان و داواکاری خۆپیشاندەران زۆر لەوە گەورەتر بوو بەداخەوە لایەنە سیاسەکانیش وعەیەتێکی وەشارێکی دەستوریان نەبوو لە محکەمەی دەستوری تانە لەو بڕیارەدەن ئەو فەراغی کە ئێستا هەیە لە هەموو پارێزگاکانی عێراق و بەتایبەتی لە پارێزگای کەرکووک ئەوەیە کە تۆ پارێزگارێکە دەسەڵاتی جێبەجێکار هەیە پرۆژە ئەکا بەڵام هیچ دەسەڵاتێکی چاودێری نییە بەسەرەوە من پێم وایە ئەلتەرناتیڤی ئەمە ئەوەیە کە بێت تا کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجومەنی پەرلەمان یاسایەک یا بڕیارێک دەرکا ئەنجومەنێکی کاتی دروستکە کە ئەم ئەندامانی ئەنجومەنە کاتیە لە دادوەرەکانی هەموو شارەکان بن بۆی ببنە بە دەسەڵاتێکی ڕقابی و چاودێری بەسەر ئیدارەی شارەکان خودی ئەنجومەنی نوێنەران پەرلەمانە پەرلەمان موەسسەیەکی زۆر فاسدەوە دامەزراوەیەکی زۆر گەندەڵە بەرامبەر بە امتیازاتی مادی و سەفقاتی تیجاری چاپۆشی لە وەزیر لە کاربەدەست لە بەرپرسی ئەمنی دەکات بۆیە زۆر واردە ئەوانەی کە ئێستا بە حساب پەرلەمانتارانی هەموو شارێک چاودێری ئیدارەی ئەو شاراکەن بە هەر جۆرە لە جۆرەکان دەستێک لاوکەن لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکار بەرامبەر بە دامەزراندنی خەڵک بە دابینکردنی شتی تر چاپۆشی لە کارەکانی ئەو ئیدارەکەن بە تایبەتیش کە تۆ ئێستا ئیدارە دەستی عەرەبە ڕەنگە پەرلەمانتارانی عەرەب ئەوە بکەن پەرلەمانتارانی کوردیش نەتوانن ئەوە بکەن بۆیە ئەو بابەتێکە من پێم وایە گەورەترین دامەزراوە لە عێراق ئەوەیە کێشەکەوەیە دامەزراوی پەرلەمان خۆی دامەزراوەیەکی پڕ لە گەندەڵیە